خانمێکی بەڕێز پرسیارەکات ئەڵێ هۆرمۆنی شیرم بەرزە، زیانەکانی بەرزی ئەو هۆرمۆنە چییە؟ بەرزی هۆرمۆنی شیر کە بەرزە بێتەوە، ئەم هۆرمۆنە لە ڕژێنە گلاندێک و لە ناو مێشکا دەرەیرێ. ئەم هۆرمۆنە کە بەرزە بێتەوە بێتە هۆی ئەوەی کە شیر لە سنگی ئەو کەسە بێت. ئەمە زۆربەی کاتە لە کاتی شیردانە یا لە کاتی دووگیانیە حاڵەتێکی نۆرمەڵە، یعنی لە کاتی دووگیانیا لە کاتی شیردانە هۆرمۆنی شیر بەرز بێتەوە مە ئاساییە، بەڵام ئەگەر لەم دوو حاڵەتەیە نەبێت و هۆرمۆنی شیر بەرز بێتەوە، بەرزەکەی دەورە بینێت چەند بەرزە بێتەوە. بۆ نمونە نۆرمەڵەکەی تا 23-24 ئاڵێ هۆرمۆنی شیرم بەرزە، ئەمە بەرز نییە. لە چ کاتێکا پێویستی بە دەرمانە بە چارەسەرە، ئەگەر بێت و ئەوە نیوی ڕێژە تەبیعیەکەی خۆی بەرز بێتەوە، ئەنجا پێویستی بەوەیە کە چارەسەر وەرگرێت. و یاخود ئەگەر هاتوو هۆرمۆنەکە زۆر بەرز بوو، چوە سەر و سەیەکانەوەی ڕۆژەیەکی زۆر بەرزی بوو، ئەو کاتە پێویستی بە دواچوون هەیە، پێویستی لەوانەیە بە ئەشعەی ڕەنینی مێشک هەبێ بۆی بزانین ئایا ئەو ڕژێنێک کە هۆرمۆنەکە دەرەیە گەورە بووە یا گەورە نەبووە. ئەگەر بەس ڕێژەکەی کەم بێ مەترسیدار نییە.